هەناردەکردنەوەی نەوت دەستی پێکرد و چکلێتیان بەخشیەوە. چەمچەماڵ ئەم ساڵیشی بەبێ ئاوبەڕێ کرد. سڵاوتان لەبێت. دوای چاوەڕوانی 2 ساڵ و نیو بێنە و بەردەی زۆر ئەمڕۆ نەوتی هەرێمی کوردستان جارێکی دیکە هەناردەی دەرەوە کرایەوە و ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد لەبارەی پرسی هەناردەی نەوتەوە چووە بواری جێبەجێکردن. هاوڵاتیانی کوردستان و چینی فەرمانبەران و موچەخۆران دڵخۆشن بەم پێشاتە و دەڵێن بەشکوم ئەمە خوایە ئەو مەسەلەی مەعاشە چارەسەر ببێت و چیتر ژیانی سەخت و بێپارەیی نەبینە سەر کە هێشتا موچەی مانگی حەوتی ڕابردوویان وەرنەگرتووە. هەرێم و بەغداد لەسەر ئەوە ڕێکەوتون هەموو نەوتی بەرهەمهێنراوی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکی و لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە هەناردە بکرێت. جگە لەو 50,000 بەرمیلە بۆ بەکارهێنانی ناوخۆ دەیگەڕێنەوە و دەیدەن بە پاڵاوگەکان. هاوڵاتیانی کوردستان چاوەڕێن ئەو مانگە هەنگوینەی نێوان بەغداد و هەرێم زۆر درێژە بکێشێ و دیسان ڕێسەکە نەبێتەوە بەخوری. بەلای کەم هەتا پێکهێنانی حکومەتی نوێی عێراق دوای هەڵبژاردننی ئەمجارە کە بڕیارە لە 11 2025 بەڕێوە بچێت. دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کوردستان بابەتێکی ئەوەندە سادە نیە، هەروە بە ئاسایی تێپەڕێت و خەڵکی کوردستان زۆر دڵخۆشن بەوە و بەوەی هیوای زۆریان هەیە ئەم جارە کێشەی موچە چارەسەر ببێت و شایستەدارایەکانی هەرێم بدرێت. تەنانەت چاوەڕێن ئەمڕۆ سبەی لیستی موچەی مانگی حەوت ڕابگەیەنرێت و زوو خۆیان لە بەردەم ئامێرەکانی دابەشکردنی موچە ببیننەوە. ئەمڕۆ 964 لە هەولێر و سلێمانی ڕای هاوڵاتیان و فەرمانبەرانی وەرگرت و زۆرینەیان دڵخۆشن. هانی شێخ بزەنی دوکاندارێکی هەولێرە و دەیگوت بڕوا بکەن لە خۆشیان چکلێتم دابش کردیە. چونکە زۆر دڵخۆش بووم بەو هەواڵە و ئەمەوا دەکات بازار بجوڵێ و پارە بێتەوە دەستی خەڵک. لە سلێمانیش هاوڵاتیان دڵخۆش بوون بە ڕێکەوتنەکە، بەڵام ترسێوەشیان هەیە ئەم ڕێکەوتنە کاریگەری خراپی لەسەر داهاتی سامانی نەوتی کوردستان هەبێت. ئاواد محەممەد هاوڵاتێکی سلێمانی و بە 964 وت گەشتبین نییە بە دەستپێکردنی هەناردەی نەوتی کوردستان و داوا دەکات حکوومەت بەخۆی دابچێتەوە و گوێ لە داواکاری و مەعاناتی خەڵک بگرێت. هەرچەندە 6 ڕۆژیش درێژ کرایەوە، بەڵام دوجار شەوی ڕابردوو ناونووسین بۆ بەشداریکردن لە فەریزەی حەجی وەرزی نوێ کۆتایی هاتوو. ئێستا مامە حاجی و دایە حاجی و ئەوانەی بە ئاواتی سەفەری ماڵی خوددان چاوەڕێی مانگی داهاتوو دەکەن کە تیر و پشک دەکرێت بۆ دیاریکردنی ناوی ئەوانەی سەفەری حەجیان بەنسیب دەبێت. کاروانستونی وتەبێژی حەج و عومرەی کوردستان بە 964 ڕاگەیاند. دوای درێژکردنەوەی بۆ ماوەی 6 ڕۆژ ئێستا قۆناغی پرۆسەی وردبینی دەستی پێکردووە تاوەکو هاوڵاتیان بە تاوەتی مافیان پارێزراو بێت. وتیشی هەموو هاوڵەکان بۆ ئەوەیە لە کۆتایی مانگی دەی ئەم ساڵدا تیر و پشکی حاجیان بۆ حەجی داهاتووی ساڵی 2026 بەڕێوە بچێت. کاروانستونی سوپاسی ئەنجومەنی وەزیران و فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری کرد کە بەو شێوەیە بەردەوام سەرپەرشتی لایەنی تەکنیکی پرۆسەکەیان کرد. ئێستاش سەرقاڵی ڕێخستنەوەی فۆرمەی داواکاریەکانن. هاوین تەواو بوو. خەڵکی چەمچەماڵ و گۆپتەپە و دەوروبەری وەرزێکی گەرما و بێ ئاویان بەڕێ کردو هەر لە چاوەڕوانی ئەو پرۆژەیە بوون کە بڕیارە کۆتایی بە خەمی بێ ئاویان بهێنێت، بەڵام پرۆژەکە هێشتا ماوێتی. لەگەڵ ئەوەشدا کارکردن لە پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵ بەردەوامە و بە قسەی ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاو و ئاوەڕێی کوردستان تا ئێستا بە ڕێژەی لە 120 کارەکانی تەواو کراون و ئیشەکان بەردەوامن. بڕیاریشە لە ماوەی ساڵێکدا سەرجەمکارەکانی تەواو بکرێن و بە ئومێدی ئەوەی هاوینی داهاتوو دانیشتوانی ئەو دەڤەرە وەک ئەمساڵ بێ ئاو نەبن. پرۆژەی ئاوی گۆپتەپە بە گوژمەی 114 میلیارد دینار جێبەجێ دەکرێت کە توانای بەرهەمێنانی 81,600 متر سێجا ئاوی خاوێنی لە پرۆژەکەدا هەیە. ئەمان لە قۆناغی یەکەمدا کە سەنتەری قەزای چەمچەماڵ و ناحیەی ڕزگاری و ئاغجە لە ڕوودەیان گوندی دەڤەری لی سوودمەند دەبن. ئاری ئەحمەد دەڵێت کوالیتی ئاوی بەرهەم هاتوو بە گوێرەی ستانداردی عێراقی و جیهانیە و بۆ ئاوی خواردنەوەیە. بۆری و کەلوپەلی بەکار هاتووش لە بەرزترین ئاستی کوالیتیدا دەبن. ئیتر هەر ئەوەندا پرۆژەکە تەواو بوو خەممان نامێنێ و چەمچەماڵ و ئاغجەلەر و دەوروبەری لە خەمی بێ ئاوی دەڕەخسێن. باڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە پاسەوانی سنوور هەوڵی گواستنەوەی مادەی هۆشبەریان پوچەڵ کردوێتەوە کە ئەم هەوڵە لە ڕێگەی باڵۆنەوە بۆ ویستویانە لە ڕێگەی باڵۆنەوە لە ناوچە سنووریەکان 95,000 حەبری بە هۆشکر بگوازنەوە، بەڵام پاسەوانی سنوور ئەم هەوڵەی پوچەڵ کردوێتەوە باز لەوە دەکات کە ئەو 95,000 ویستویانە لە 102 سەدا شاردویانەوە ویستویانە لە ڕێگەی باڵۆنەوە بیگوازنەوە بێجگە لەمەش 1.2 کیلۆگرام ببورن 1.6
کیلۆگرام مادەی هۆشبەر دیکە دەستی بەسەر داگیراوە و نەیانویستووە شوێنە سنووریەکە دیاری بکرێت بەڵام بەو پێی کە ئەو جێگەی ئەو پاسەوانانەی لێ بۆ ئەو پاسەوانانە هەوڵەکەیان پوچەڵ کردوێتەوە ئەو جێگەی دەکەوێتە نێوان خاڵە سنووریەکانی نێوان عێراق و سووریا لە ڕۆژئاوای پارێزگاینێنەوە و پێ دەچێت ئەم هەوڵە لە سنووری نێوان عێراق و سووریا بوو بێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.